بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مانگی شوباتی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت، بەڵام پرسی کۆتایی کورسی کۆتای پێکهاتەکانێکی بۆ بابەتە گرنگانەیە کە لە ماوەی ڕابردوودا هەم لە پەرلەمانی خولی پەنجەمی کوردستان قسەی لەسەر کراوە، هەم ئێستاش لە نێو پێکهاتەکان و لایەنە سیاسیەکاندا جێگەی مشتومڕە. بڕیارە دادگای باڵای فدرالی لەسەر دوو سکاڵە کۆ بێتەوە کە یەکێکیان تایبەتە بە دەستکاریکردنی کورسی کۆتای پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان، بەڵام ئایان بڕیارە تا چەندە پێکهاتەکان قبوڵی دەکەن و بۆچی دەست بۆ کورسی کۆتای پێکهاتەکان دەبردرێت. من زیاتر لەم بارەوە قسە دەکەم بەڕێز زیا پێترۆس کە سایەتی کریستیان و سەرۆکی پێشووی دەسێ مافی مرۆڤ لەگەڵما. زۆر بەخێر بێ. کورسی کۆتای پێکهاتەکانێکی لە بابەتە گرنگانەیە لە پەرلەمانی کوردستان و پێشووتر قسەی لەسەر کراوە، بەڵام ئەم بابەتە دەبێت لە پەرلەمانی کوردستان یەکلایی بکرێتەوە ئەگەرم یاسایە هەموار بکرێتەوە. بۆچی ئێستا خەریکن لە شوێنێکی دیکەوە دەست بۆ کورسی پێکهاتەکان دەبن؟ دەبێت بەداخەوە مەسلەی کۆتای پێکهاتەکان وای لێهات کە هەندێک لایەن خستیانە ململانە سیاسیەکانی نێوان ئەم حیزبانە حیزبە کوردستانیەکان وە بە چەند لایەنێکی دیاریکراو کە لە خولی پێنجەم باسی ئەوەیان دەکرد کە ڕەخنەیان هەبوو لە کورسی کۆتا و نوێنەری ڕاستەقینەی ملەتی خۆیان نییە کە ئەم قسەیە زۆر قورسە بەڕاستی، چونکە ئەوانەی کە کاندید کراون و دەرچوونە بە تاکید کریسیانن خۆ لە و عێراقینە وە کوردستانینە خۆ لە وڵاتانێکی تر ئێمە هاوردەمان نەکردبوو. ئەمما پرۆسەکە چۆنە باسی ئەوەیان دەکرد بۆ ڕێکخستنی هەڵبژاردنەکان و بە تایبەتی ڕێکخستنی کۆتا. باش ئیمڕۆ لە جیاتی ڕێکخستن و بۆ ئەوەی کۆتایەکە ڕێک بخرێتن و بێتە شێوەیەکی کە وەکو ئەوان داوایان کرد، ئێستا دەستوەردانە لە کۆتا. ئێستا وەی لێ هاتیە لایەنێکی سیاسی بە ناوی ڕێکخستنی کۆتا بەشێک لەم کۆتا بۆ خۆی وەربگریتن یان بۆ ناوچەیەکی دیارکراوە. ئامانجێکی سیاسی سەتاسەتە، یعنی تەماعێکی سیاسیە لە لای ئێمەوە و بە تایبەتی لای خۆم وەکو کابرایەکی سیاسی و ئاگاداری ڕەوشە و وەزعەکەی هەموو کریسیانەکانم وەک پێکهاتەکان بە شێوەیەکی تایبەتی و چالاکەم لەم بوارە من ئەزانیش وەزعەکە چێیە و چێ بەدوای ئەمەیە و چی لایەنێکیش بەدوای ئەمەیە و چیان ئەوێ بۆ ئایندە. بۆیە ئەم مەوزوعە بەڕاستی مەوزوعێکی مەترسیدارە، یعنی وای لێ دێتن بەیانی دوو بەیانی بۆ ئەوەی هەر پێک هاتەیەک چی کریسیان کەلدان سریان ئاشوری چی تورکمان لە نێوان خۆیان ناکۆکی دروست ببی و ڕەنگە بگاتە ئیلا وەزعێکی خراپ، چونکە ئەمە دابەشبوونە. یعنی تەمەنا دەکەین ئەو پیشنیارەی کە کۆمسیۆنی هەڵبژاردن کە ئیمڕۆ کە بە زۆر بەناشرینی، زۆر بەنایاسایی، زۆر بەناوجدانی، زۆر بەنا لێکۆڵینەوەیەکی ورد لە بۆ دابەشبوونی ئەم کورسیانە کە ئەم پیشنیارەی کردیە بە تەئکید پیشنیارێکی سیاسیە وەلایەنێکی سیاسی بەدوایەتی و من بە مستەمسەکەوە ئەوە بازەکەم، چونکە پیشنیاری وەختی خۆی لەبەر لە خولی پێنجەم کە کرابوو بۆ ڕێخستنی کۆتا، هەمان ئەم پیشنیارە ئیمڕۆ کۆمسیۆنی هەڵبژاردننی بەغدا وەریگرتیە بۆ دابەشبوونی کورسیەکان و من وەختی خۆی بۆ ئەم لایەنە بزات وتم نەخێر ئەمە ناکرێ، بەڵام ڕێگایەکی تریە لۆیانم پیشاندا و هەر لە مانگی چوار لەم ساڵەوە لەگەڵ UN دانیشتیمە، لەگەڵ ڕێکخراوەکانی تر دانیشتیمە، لەگەڵ حیزبەکانی ئێمە، لەگەڵ پێشنیاری ئێمە ئەوە بوتمان ئەگەر زۆر زۆریش باز بکرێتم ئەگەر دوو حیزبە سەرەکیەکان و حیزبە کوردستانیەکان ڕازی بن بۆ ئەوەی کەوا هەرێم ببیتە چامبازنە و کورسیەکان دابەش بکەن لەسەر هەر پارێزگایەک، ئەگەر کۆتاش دابەش بکەن بەڵام بەپێی ڕێژەیەکی قبول کراو. یعنی بۆ نمونە معقولە 400 دەنگ دەرمان هەیە لە سلێمانی لە کریسیان دوو کورسی وەربگری، 25,000 کریسیانمان هەیە لە دۆک یەک کورسیانەبی، 65,000 کریسیانمان هەیە لە هەولێر دوو کورسی بی و 400 دەنگ دەر هەمووی مەسیحیەکان کریسیانەکانی ناو سلێمانی کە هەڵگری ناسنامەی سلێمانین، یعنی خەڵکی کوردستانن هەمووی ناگەنە 800 نەفەر. باشە کەواتە ئێوە لەگەڵەوەن هەڵبژاردن بە یەک بازنە بکرێت بۆ خۆی ئێستا بەپێی ئەو پیشنیارەیە تەبیعی ئێمە دەمانەوێت بە یەک بازنەبی و بەو شێوە دابەش نەکرێ ئەمە یەک دوو بۆ خۆی هەڵبژاردن دوو ئەگەر مەجالەکە بدەیت دوو ڕێگایە. یەکەم کورسیەکانە
کە ئەمە دەستنیشان کراوە 5 کورسیە و دووەم دەنگدانە یعنی هەژمارکردنی دەنگدان بە هەژمارکردنی دەنگدان ئێمە دەبی ئەم مەوزوعە زۆر بەترسیدارە ئەبێ هەرێمی کوردستان هەمووی بۆ هەژمارکردنی دەنگ یەک باز نەبی هەروەکوونتی ئەگەر بە پێی هەڵبژاردننی بەغدا وەربگرن خۆ لە هەڵبژاردننی بەغدای فیدرالی ژەمان شتە عێراق هەمووی بۆ حیسابی دەنگدان یەک بازنێ بەڵام ئێستا کە دابەشیان کرد ئەم دابەشبوونە بە حقیقەت ناحەقیە ناجغرافیە نە بەڕێژەی خەلکی کریسیانیەکانە لەوێ چونکە وەکو وتم معقولە 800 مەسیحی دوو کورسیان هەبی و 25,000 یەک کورسیان هەبیتن ئەمە نەعەدالەتی تەمەنە دەکەین محکەمەی فیدرالی ڕەچاوی ئەم وەزعە بکاتن و ئەمام و ئێمەی حزبەکان چ بە تورکمان چ بە کەلدان سریان ئاشووری پێویستە هەر لە ئێستاوە بینی خۆیان دابنیشن لەگەڵ چەند کەسایەتێک لەگەڵ ئەوانەی کە احتیمامیان هەیە لە بواری هەڵبژاردن پێکەوە ڕخنەیەکی تون بگیرێ بۆ ئەوەی ئەو پیشنیارەی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کە پێشکەشی محکەمەی فیدرالی کردیە بە هەند وەرنەگیرێ و بە دوواداچوونی بۆ بکەن بە شێوەیەکی ڕاستەقینە بگونجێ لەگەڵ مافەکانی مرۆڤ چونکە مافی دەنگدان و مافی خۆکاندیدکردن یەکەکە لە بنەمایەکانی مافی باشە بەڕێزیە پێکاتەکان سەررجەمیان لەسەرم بۆ چوونەیەکی ئێستایەوە ئاماژەتان پێکرد لە کۆبوونەوەکاندا هاوڕان ئەو یەکگرتوویە لە نێوان پێکاتەکاندا دەبینرێت دواتر بەرامبەر بەم بڕیاری دادگای فدرالی و کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هیچ هەنگاوێکی کردەیی هەڵگیراوە ئێستا بەڵێ خۆی یعنی وەلەو شت من کابرایکی علمیمە لە علمە شتی مطلق نییە بەڵام من بە مطلقەوە قسەکەم لەگەڵ حیزبە تورکمانیەکان قسەم کردیە تەلیفۆنیشم کرد لەگەڵ حیزبە کریسیانیەکان زۆربەیان و دوێنێ لەگەڵ تەحالوفێکی چەند حیزبەک دانیشت بووم هەمان ئەو ڕەیەی کە ئێتا بۆت بازەکەم هەمویان ناڕازینە لەم پیشنیارەی کە کۆمسیۆنی هەڵبژاردن کردیەتی تەنها لایەنەک نەبی ئەویش ئەم حیزبە نەحیزبێکی کوردستانیە وەنە لە کوردستان ئیش دەکا وەنە لە بارەگای کوردستانە تەنها حیزبێکە لە عێراقە تۆماری کردیەت لەبەرەوەی ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق سەرپەرشتیاری هەڵبژاردننی کوردستان دەکا بۆیە مەوزوعەکە بە شێوێ بەلایەکی تریان برد بۆ ئەوەی ئەم لایەنە بیهێنن بۆ ئێرە زاڵی بکەن لەسەر ئەم خەلکانە ئەمە وازەحە مەغزایەکی سیاسی بەدوایە بۆیە ئەم حیزبەکانی ئێرە نەک بەس حیزبەکان بەلکو ڕێکخراوەکانیش بەلکو ئەو کەسایەتیانێک کە نیازیان هەیە بەیانی دوو بەیانی خۆیان کاندید بکەن چونکە بە پێی یاسا کاندیدکردن و دەنگدان مافی هەر هاوڵاتیەکە و بە یاسا ژاتیە هەر هاوڵاتیەک لە کلدان سریان ئاشووریان لە تورکمان بۆی هەیە خۆی کاندید بکە کاندیدکردن تەنها لە بۆ حیزب مختصر نییە کەەوە ئەمە مافێکی گشتیە مافی خەلکە تۆ بێ ئەم مافە گشتیە زەبتی بکە یان بە شێوەیەکی تر بەلایەکی تری لا بەی مانای وایە تۆ تەعەدایەکت کرد لە بنەمایەکانی مافی مرۆڤ و لەگەڵ بنەمایەکانی مافی مرۆڤ ناگونجێ بۆیە من داوا دەکەم لە حیزبە تورکمانیەکان و حیزبی کەلدان سریان ئاشووری بەزووترین کات پێکەوە لەسەر ئەم مەوزوعە دابنیشن بە بریارێکی توکمە بە یەک بریار و ئەگەر هەردوو پێک هاتە هەرسێکیان ئەرمەن کێشەی نییە چونکە هەر لە دۆهۆک بوو ئێستا لە دۆکە بەڵام تورکمان و کەلدان سریان ئاشووری پێکەوە دابنیشن و وەکو وەرکشۆپێکی بکەن یاخو کۆنفرانسێکی بکەن و بە بەیاننامەیەک دەربکەن و ئەم بەیاننامە بە فەرمی بیگەیەنێتە محکەمەی فیدرالی و هەروەها داوا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن بکرێ کە ئەم پیشنیارە ڕەت بکرێتەوە یان دووبارە چاوڵێخشاندنی زۆر باشە بەڕێزیە حکوومەت یاریمی کوردستان پاڵپشتێکی سەرەکی بۆ پێکاتەکان بە تایبەتی لەم کابینینەوە دابینین لە ئاستی وەزیردا ئێمە لە پێکاتە جیاوازەکان کەسایەتیمان هەیە و هەروەها لە نێو پەرلەمانیشدا کورسی خۆیانیان بۆ دابین کراوە ئەم فشارە لەسەر پێکاتەکان لە ئێستادا بۆچی دەگەڕێنەوە و مەترسیەکانی جێبەجێکردنی ئەم بڕیارانە لسر پیکاتەکان بۆ داهاتوو چۆن دەبینن؟ یعنی من پێشەکی بەسەرەتا لە قسەکانم وتم بەداخەوە وایان لێ کرد کەوا کێشەی پێکاتەکان مەسلەی پێکاتەکان هەڵبژاردنیان نوێنەرایەتی بوونیان لە ناو دام و دەستگایەکانی حکومی لە دەستە سەربەخۆیەکان وایان لێ کرد کە ئەم کەیسە بخرێتە ململانێکی حزبی لە نێو حیزبە کوردستانیەکان لە کاتێکدا کە نەک بەس حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە حیزبە کوردستانیەکانی ژێر بەخۆیان کە دادەنیشن لە چاوپێکەوتنایان لە ناو کۆنفرانسێکە باسی ئەوە دەکەن دەڵێن پێک هاتە ڕێزی تایبەتی هەیە و پێک هاتە لێرە احترامی خۆی هەیە و ئێمە بەردەوام لە کار لە بۆوان بەڵام کە بینەوە سەر ڕاستەقینەکە دەبینن چەند لایەنەک
نەک بە پێچەوانەی قسەکان کاری خۆیان ئەنجام دەدەن بۆیە ئێمە بەعزە حالت کە ئەم قسانە گوێ بیستی دەبین ئەڵێم کار شەرتە کردار شەرتە قسەکردن شەرت نییە ئەمە تا ئیمڕۆ بەپێی ئەو وەزعی کە ئێمە ئەبینین کەوا ئەم مەسلەی پێکهاتەکان چونکە هەڵبژاردن یعنی بڵێن بنەمایەکی یەکەمە بۆ مەسلەی پرۆسەی سیاسی و بەشداربوونی پێکهاتەکان لە بۆ گۆرەپانی سیاسی بەگشتی لە ناو هەرێم و هەروەها ئیتر بەپێی ئەم هەڵبژاردنە حکوومەت تشکیل دەکرێت دام و دەستگایەکانی حکوومەت نوێنەرایەتیان پێ دەکرێت بەعزە شوێنەکانی تر پۆست و پلەیتریە بۆ وەردەگیرێ کەواتە ئێمە یەکەمین هەنگاو ئەبێ ئێمە بین مەسلەی هەڵبژاردن ڕێکی بێخین ئەگەر ئەم هەڵبژاردنە بەڕێگایەکی سەقەت بە یاسایەکی کەوا زوڵم کراوی لەسەر مافی ئەم پێکهاتە مانای وایە مافەکانی تریش هەمووی پیشێل دەکرێن و بۆیە کە ئەم کەیسەی کە باسی پێکهاتەکان دەکەن مانای وایە بە شێوەیەکی جددی نیە وای حکوومەتی هەرێمی کوردستان ئیمڕۆ لەسەر ئەم مەوزوعە ناتوانانی قسە بکاتن چونکە وەکو بڵێن لە دەسەڵاتی ئێرە دەرچووە یەکەم کۆمسیۆنی بەڵای هەڵبژاردننی عێراق سەرپەرشتی ئەمە ئەکا و ئەوەی کردێ دووەم بۆ محکەمەی فیدرالی و بەداخەوەش چەند جاریش دەبینی کە محکەمەی فیدرالی محکەمەیەکی یاسایی ڕاستەقینە نییە دیارە زێر کارگەرێکی سیاسیە و چەند لایەنی سیاسی و ئەوانەی کە بەدەسەڵاتن لە بەغدا تەسیرێکی بەهێزیان هەیە بۆ ئەوەی بریارەکەیان بە شێوەیەکی سیاسی وەربیگیرێ بەڵام بۆ مەسلەی پێکهاتەکان تکایان لێ دەکەیت لە مەسەری محکەمەی فیدرالی مەسلەی پێکهاتەکان چونکە مەسلەیەکی گشتگیرە مەسلەیەکی ئێستا ئیمڕۆ بوویتە قەزیەکی نێودەوڵەتی یعنی ئیمڕۆ ڕێزگرتن لە عێراق و لە پرۆسەی دیموکراسی و لە پرۆسەی سیاسی لە عێراق و هەمان شتیش لە هەرێمی کوردستان ئەوەیە کەوا پێکهاتەکان ڕەوشیان چۆنە ئایا ڕێزیان لێگیراوە یان نا ئایا ئەم مافەی کە بۆیان دەدرێتن بە مافی ڕاستەقینەی خۆیان دەزانن نیان نا ئایا مرتاحن لەو مامەڵەی کە لەگەڵیان دەکرێت یان نا ئەمانە هەمووی چەند خاڵێکن و لەوە ئەوەش باسی بکەم بەو شێوە تەنها ڕانراوەسترێ بەلکو راپۆرت و شتیش بەرز دەکرێتن بۆ یۆنامی بۆ نەتەوەیە گرتووەکان بۆ ئەنجومەنی مافی مرۆڤ بۆ هەموو ئەو لایەنانەی کەوا سەرپەرشتیاری پرۆسەی دیموکراسینە لە عێراق زۆر باشە بەڕێز یا پێترۆس کەسایەتی کریستیان و سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤ زۆر سپاس لێرە لەگەڵمان بووی